ماما یعنی جیلی مە و جیلی باو باپیریمە کەس نەبوو نەیناسی. ینی هەندە زارە ئەکتەر هەبوو بڕوای بخۆنەوە دەگۆ ناوەڵی مامۆستاوا بزانم نادەم گۆ زۆر زۆر تەواوی بەهۆی بەرنامەکەی مامۆستاوە ئەم سێ ڕادیۆ قیسارم لێ دزرا وەختی خۆی. گەیەنەرێکی وەهانە بووە کە خەڵک زیاتر ئەو کارانە ببینێ. ینی یەک تەلەڤیزیۆن هەبوو زەخۆ بە کارە ساتیش دەدیترا. پێت خۆش بۆ کام ئەکتەر هەبایە لەنێو ئەو درامایە کە لە ژیاندا نەماوە. لە هەولێرێ قسە دەرێن مردنە قەردارین. واتە هۆکاری گەڕانەوە درامای ئادیاوێن بۆ. زەماوەر زیاتر خۆشەویستەکەی لۆ منە لە بۆ هونەرەکەیە لۆ هونەرمەندەکەیە. پرۆگرامی چیرۆکی من چوارم ڕۆژی جەژن کاتژمێر 9 شەو.